یەکێک لەو سیفەتانەی کەوە کەسێکی ناموسڵمان سەرسامی بووم کە دیدگایەکی جیاوازی ئاینی هەبووە بێفیزی و مرۆڤایەتیەکەی بوو. کێڤن جەیمز سەرپەرشتیاری مارشاڵەکانی ئاگرکوژێنەوەیە لە بڕۆکلینی نیویۆرک کە بۆتە ئیسلام بەلاوی. هەستێکی زۆر تایبەتم بۆ دروست بوو و ڕەنگە ئەو ملیارە موسڵمانەش هەمەهەشت بڵێن بە تایبەتی من ئەو پەیوەندیان بۆ دروست بوو. ئەو بە بێسەرپەرشتی گەورە بوو، هەروەها منیش بێسەرپەرشت نیم، دوو باوانم هەیە و من هەمیشە هەستم بە جیاکاری دەکرد. ئەمریکا کۆمەڵگەیەکی نەتۆپەرستن، جاچی ڕەش پێست یان سپی پێست ئیتاڵیان یەهودی بێت تۆ ئەمە و ئەوەیت. بۆ پێی لە پێشینەیەکی تێکەڵەوە بیری وەرگرتووە هەستم بە نامەوەی دەکرد. باوکم ئەمریکیەکی ڕەسەن بوو، ئەمریکی ئەفریقی بوو و هەروەها دایکشم یەهودی بوو. هیچ پەیوەستی ئاین نەبوون، دەتوانم بە ڕادەیەک بڵێم خوددانە ناز بوون یاخود گومانیان لە بوونی خوددا هەبوو. کاتێک منداڵ بووم دروشمی یەهودیمان دەگوتەوە لە ماڵەوە، هەروەها داری کریسمسمان هەبوو، دیاریمان دەگۆڕگەوە. بۆیە بە هیچ ئاینێکەوە پەیوەست نەبوو، بەڵام ئەوەی هەمیشە جەختی لەسەر دەکرایەوە گفتوگۆ و توێژ بوو لە پێناو گەڕان بە دو حەقیقەتدا. بۆیە بە زنجیرە توێژینەوە و گەڕانێکی زۆر هەڵاتێپەڕین. هەڵام کرد، پێم وابێ بە تەواوی هەڵام کرد بەرامبەر ئیسلام. ئەوەی حەقەتی بۆ دەرخستم گشتگیری پەیامەکە بوو. ئاینێک هەبێ کە ئاشتی و یەکسانی و دادپەروەری و خۆشەویستی و ڕێز و کەڕامەت بۆ تاکەکان دابین بکات. ئەو ئاینە بە دڵنیاییەوە ئیسلامە. بۆیە ئەو کتێبە قورئانی پیرۆز کە دام بە ڕاوایەتی ئاینەکانی تر دادەنێت، دانیش بە زۆراوجۆریەتی مرۆڤایەتی دادەنێت و ئەرکی ڕزگارکردنی باوەڕدارانە. قورئان فێر دەکا ڕزگارکردنی ژیانی کەسێک وەک ڕزگارکردنی ژیانی تەواوی مرۆڤایەتی وایە. ئەوە ژێچێکە لە هۆکارانەی بووم بە ئاگرکوژێنەوە. شتێک لەوە بە بەهاترە ژیانی کەسێک ڕزگار بکەیت، خەڵکی ڕزگار بکەیت، موڵکەکانیان ڕزگار بکەیت. بۆیە زۆر لەگەڵ ئەو کارمدا ئاسوودەم، چونکە ژیانی خەڵکی ڕزگار دەکەم. ئاگرەکە لەوێوە کرابۆیەوە. باشە، نیشانم دەچی ڕوویداوە. لە ئاگرکوژێنەوەیی بووم بە مارشال، کاری من لێکۆڵینەوەیە لە چۆنێتی ئاگرکەوتنەوە. ئەمە جێچێکە لە شێوەکانی ڕزگارکردنی ژیان. وابزانم ڕوونا چی بووە هۆی ئەم ئاگرە. ئاگرکوژێنەوە ژیانی خۆی دەخاتە مەترسیەوە بۆ ڕزگارکردنی تۆ، جاچە ڕەشپێز بیت یا ئەسمار یان سوور بیت، یەهودی یان کریستیانی، موسڵمان یان بێباوەڕ. ئاینی ئیسلام هیچ جیاوازیەک ناکات لە نێوان ڕەنگی پێستەکان، تەنها هەوڵ دەدا لە باڵەخانەکە دەرت بهێنێت. بۆیە زۆربەی خەڵکی دەڵێن ئاگرکوژێنەوە هاناهێنەرە بەهۆی ئەو قوربانی دانەی. ئامادەن گیانی خۆیان ببەخشن لە پێناو ئەوانی تر. بۆ ئەوەی ببیتە موسڵمانێکی باش دەبێ خزمەتی خەڵکی بکەیت، بە تایبەتی بە ڕەوشتی محەممەدی پەیامبەر دوردی خۆی لەسەر بێت. پرسیاری لا خەڵکی دەوروبەری دەکرد، ئافرینەرەکەتان خۆش دەوێت کەوا بێ سەرەتا خزمەتی مرۆڤایەتی بکەن.